شاری هەولێر بۆ کوردانی ڕۆژئاوا پەیامەکەم ئەوەیە بۆ تاجیرەکان ئەی تاجیری وەتەنیەکان ئێوە لۆ دەچن بازرگانی لەگە تورکیا و ئێران و لەگەوانە دەکەن بەس لۆ ناچن بازرگانی لەگەر کوردەکانی خۆتا ڕۆژئاوا هاو زمان و هاونەتەوەتانە خاکە پیرۆزەکەی کوردستان ڕزگار دەکەن. ئەمن وەکو دەبینم ئێستا دەوڵەمەندەکانی هەولێرێ هیچ بە یارمەتێکی ئەو دەستەیان نەدا ئەو کۆمەکە خۆشیان تێنەگەن ئەوە دەگەڕێتەوە سەر توجارەکان تاجیری وەتەنیمان هەیە تاجیری عەربیشمان هەیە تاجیری وەتەنیەکان پەیامەکەم ئەوەیە لە ناو پاش ئەگەر شتی وا بوو خۆتان بە ساحێبی ئەو خاک و وەتەنەی بناگۆ تاجیری وەتەنینە بەڵام دەوڵەمەندەکان و تاجیری عەرب ئەوە هەر لە بیشەی ئەوەیانەیە لە حیسابی ئەو خەرکەی دەوڵەمەند دەبن و نەیانتوانی هیچ بە دەوڵەمان دابن یەک دیناریش کۆمەک لە بۆ ئەو کوردانەی ڕۆژئاوا خڕ بکەنەوە و سوپاستان دەکەم و